کەرکووک لە بنەڕەتداوە پرسێکی نیشتیمانی و نەتەوەیی ئەرکی هەموو لایەکە بە شێوکی ئەستیارانە مامەڵی لەگەڵدا بکرێ چونکە هەر نوشستێک لەو پرسەدا زیان بە پرسی نەتەوەیەک دەگەیەندرێت. خواستی ڕۆشنبیران و ڕۆژنامەنووسانی شارەکەیە مامەڵێکی دروست لەگە پرسی کەرکووکدا بکرێت و ڕەوتی ڕووداوەکانی شارەکە بە ئاراستەیەکی سیاسیدا نەبرێن. بەڕاستی کەناڵەکانی ئەعلامی زۆر زەرورە لە چارچێوەی بەرپرسیارەتی نیشتیمانی و لە چارچێوەتی کاری ڕۆژنامەگەری تەنها کار لەسەر گواستنەوەی ڕەنگە هەندێک جار تۆ زانیاری دۆگازیەوە زانیاریە زەرری بووە ئەمنی قومی تەوێت زەرری بۆ شارێکە بێ بۆ ئینسانێکە بێ ناکرێتەوە هەواڵ تەعامل لەگە هەواڵکەی وەکو بابەتێکی مزەڕەت بەبێ ئەوەی ئیش لە سەرۆکایەکە ئەم هەواڵە چەند سوود و چەند زیانی بۆ کۆمەلگا هەیە. پێویستە میدیای کوردی بە تایبەتی شەقامی کوردی لە کەرکووک هێور بکاتەوە لەبەرەوەی لە بەرژەوەندی کورد نییە ئەم شارە چۆڵ بکرێ ئەم شارە بە جۆرێک لە جۆرەکان کورد تایە دەسەڵات نەبێ ئەم شارە بە جۆرێک لە جۆرەکان کورتایە نەبێ هەر هاوڵاتیانی مانەوەی هاوڵاتیانی کورد لە کەرکووک لە ئێستاە بۆ خۆی گرنگە بۆ ئەم شارە گرنگە بۆ داهاتووی ئەم شارە بۆیە میدیا پێویستە ڕۆڵی خۆی هەبێەوە پێویستە شەقامی کەرکووک هێور بکاتەوە نەک بەداخەوە هەم تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک هەم ژمارەی دەستگای ڕاگەیاندن شەقامی کەرکووکیان بە جۆرێک پیشانی دەرەوەی کەرکووک داوە بۆی کە کەرکووک لە دۆخێکی نائارامە. هەندێک میدیا تاو لایەنداوە لە ئیتیکی کاری ڕۆژنامەوانی کەرکووکیان وەکو زیندانێک شوبهاندووە ڕۆژانە هەواڵی دروستکردنی هەواڵی ناڕاست بڵاوەکانەوە بەو ئامانجەی ژیانی ئاسایی خەڵکی کەرکووک بشێوێنین. ئیتر دەبێت سنوورێک بۆ ئەم دۆخەم زۆرە میدیانە دابدرێت دەبێت وەزارەتی ڕۆشنبیری بێتە سەرخەت بە تایبەتی ئەو لایەنە پەیوەنددارەکان داواکاری گشتی و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی چکە بەڕاستی خەڵک بێزار بووە کەرکووک ئەوە نیەکەوان بەو شێوازە وەسفیەکەن. جێگری مەڵبەندی کەرکووکی کێتیشڕای دەگەیەنێت هەرکی میدیارکێکی پیرۆزە و مامەڵەکردنێکی شێویش لەگەڵ پرسی کەرکووکدا خزمەت بە دۆزی ڕەوای کورد و کەرکووک بۆ ئێستا و داهاتووش دەگەیەنێت. ئەوەی کە زەرمەند بووە لێرە هاوڵاتیان زەرمەند بووە ئەگەر ئەوان کێشەیەکیانێ لەگەڵم حزبێکی ترا با بێن ڕاستەخۆ بەرامبەر حزبەکان قسە بکەن بەڵام بەداخەوەوان ئەم ماوەیە زیاتر هەوڵیانداوە هاوڵاتیەکان بترسێنن ئەمەش کارێکی زۆر خراپە. ئێمە وەک هاوڵاتیانی ئەم شارە لەمڕۆ بەدواوە هەوڵی ئەوە دەینی تر خەڵک بڕات دادگای بەردەم دادگاکانیان لێ بگرێتەوە هەر کەناڵێک بێ ئیسفزازی دروستکار کەناڵێک بێ لێرە خەڵک بترسێنێت ئەوانە مەسلەی نەتەوە و مەسلەی کۆمەڵایەتی و مەسلەی ئەخلاقی سیاسیشیان لە دەستداوە بۆیە حەقی نییە لیان قبول بکرێت لەمڕۆ بەدواویش حەقەوەکو حکوومەت من پێم وایە ئەمانە ترسیەوەیان نییە لە هەرێم شکاتیان لێ بکەی بەڵام حەقا لێرە ئێمە دادگا هەیە لێرە شکاتیان لێ بکەین لەم ڕۆژانەی شکاتمان لە کۆمەڵێ خەڵک کردووە یعنی هەرکی میدیا گواستنەوەی ڕاستیەکانە بۆ خەڵک بەلا ڕێدابرنی ڕەوتی ڕووداوەکانیش بۆ ئارامانجێکی دیاری کرا و جگەلەوەی پێچەوانی تیکە ڕۆژنامەنووسیە بە دیوێکی تریشدا متمانی خەڵک بۆ میدیایە نەکەم دەکاتەوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.